سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکان سەرتاش سەردێڕی چەندەوە ناڕزایەتی کرێکارانی کوردستان لە ئاسکەمی حەقدەست دۆخی خراپی بێهداشت و دەرمان لە پارێزگای کوردستان قوربانی بوونی 4 کەس بەهۆی گازگرتوویی لە هەرسین و هەردەبیل هێرشی پێچەوانەی شەڕبانان بۆ سەر تیرۆریستانی سەر بە تورکیا لە کۆبانی 58مین هەفتەی کارزاری نابۆیەدام لە زیندانەکانی ئێران و هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر هێزەکانی تەحریر الشام لە سووریا ناڕزایەتی کرێکارانی کوردستان لە ئاسکەمی حەقدەست بە پێی هەواڵی گەیشتوو کرێکارانی کوردستان لە ئاسکەمی حەقدەست ناڕازین و دەڵێن پێویستیان بە چوونە سەرەوەی 400% حەقدەستە بە وتەی کرێکاران ئەگەلانی کەم حەقدەست بۆ 28 ملیۆن تمەن بەرز بێتەوە گەڵاڵەی ڕیزبەندی و مەزایای پیشەییان بۆ جێبەجێ بکرێت هێشتا لە ژێر هێڵی هەژاریدا دەژین لە پۆست دوورخستنەوەی عەبدولناسر هیممەتی وتەکانی لە مەجلیسی ڕژیم نیشانی دەدات کە ئێران لەلایەن کۆمەڵێک مافیا و ڕانخۆرە و داگیر کراوە و کەمترین بایەخێک بە ژیان و مەعیشەتی چینی هەژاری کۆمەلگا نادەن لە ماوەی کەمتر لە 10 ساڵدا نرخی دۆلاری ئەمریکی لە 3000 تمەنەوە بۆ 9000 تمەن هەڵکشاوە بۆ بۆنەوە هەموو ئامارەکانی ڕژیم سەبارەت بە نرخی تەوەڕۆم دوو لە ڕاستیە دۆخی خراپی بێهداشت و دەرمان لە پارێزگای کوردستان عەلی ڕەزا ڕائیسی جێگری بێهداشت و دەرمانی دەوڵەتی پزیشکیان ڕۆژی سێشەمە ڕایگەیاند 50% ددانیە و کەسانەی سەروی 50 ساڵ تەمەنیان هەیە خراپە و توانای چاکردنەوەیان نییە بەوتێ و بەرپرسە دەوڵەتیە نیوەی شارومەندانی سەروی 60 ساڵی ئێرانی ددانیان نییە ئەو بارودۆخە لە پارێزگای کوردستان کرماشان ئیلام ورمێ سیستان و بەلوچستان خراپترە و بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری و بێکاری خەڵک توانای پەرداختی هەزینەکانی ددان پزیشکیان نییە خراپی دۆخی ددان هۆکاری زۆرێک لە نەخۆشیەکانی دیکەیە و کارناسانی بواری بێهداشت سەبارەت بە سۆنامی شێرپەنجە هۆشداریش دەدەن شایانی باسە کە ڕۆژی ڕابردووش وەزارەتی بێهداشتی ڕژێم باسی لە چوونە سەرەوەی دوو هێندەی ئاماری قوربانیانی شێرپەنجە لە 15 ساڵی داهاتوودا کردبوو ناڕوونی چارەنووسی ڕامینزلە لە زیندانی نەغەدە چارەنووسی ڕامینزلە شارۆمەندی خەڵکی شارستانی نەغەدە وێڕای تێپەڕبوونی 7 مانگ بە سەرماوەی دەست بە سەرکرانیدا بە ناڕوونی ماوەتەوە ڕۆژی دووشەمەیەکی گەلاوێژی 1403 ڕامینزلە لەلایەن هێزەکانی دارەی ئیتلاعاتەوە بەبێ بەڵگەی قەزایی و بەتوند و تیژەوە دەست بەسەرکرا ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵە بێبەش و زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵدۆسیەکەی لە بەردەستدانیە خۆکوژی قوربانیەکی منداڵ هاوسەری لە هەرسین ڕۆژی هەینی دەی ڕەشەمەی 1403 هەتاوی فاتمە سولەیمانی تەمەن 12 ساڵ و خەڵکی شاری هەرسین بەهۆی گوشاری بنەماڵەکەی بوو هاوسەرگیری زۆرە ملێ لەگەڵ یەکێک لە خزمەکانی لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانی هێناوە بە پێی زانیاریەکان باوکی فاتمە کچەکەی بە سەختی ئەشکەنجە داوە و دووجار هەڕەشەی کوشتنی لێ کردووە پێشتر فاتمە بە بنەماڵی وتبوو کە ئەگەر وازی لێ نەهێنن کۆتایی بە ژیانی دێنێت شایانی باسەکە ڕێژەی منداڵ هاوسەری و ژنکوژی و خۆکوژی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەوەی سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامی لە بوارەکانی ئابووری کۆمەڵایەتی و نەبوونی یاسا بۆ پاڵپشتی لە ژنان بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە قوربانی بوونی 4 کەس بەهۆی گازگرتوویی لە هەرسین و ئەردەبیل ڕۆژی دووشەمە 13 ڕەشەمەی 1403 باوکو و کوڕێکی خەڵکی هەرسین و دوو ژنی بە ساڵاچووی خەڵکی ئەردەبیل بەهۆی گازگرتوویی گیانیان لەدەستدا بەپێی زانیاریەکان پیاوێکی تەمەن 39 ساڵ و کوڕە تەمەن 11 ساڵانەکەی لە شاری هەرسین و دوو ژنی تەمەن 61 ساڵ و 88 ساڵ لە ئەردەبیل بەهۆی بڵاوبوونەوەی گازی مۆنۆکسیدی کاربۆن تووشی هەناسە تەنگی بوون و پێشگەیشتنی هێزەکانی فریاگوزاری گیانی لەدەستدا پەسەندکردنی داوای دووبارە دادگاییکردنەوەی پەرهەمپەروەری لە دیوانی باڵای وڵات سێمین داوای دادگاییکردنی پەرهەمپەروەری لە دەست بەسەرکراوەنی شۆڕشی ژینە لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە پەسەند کراو دۆسیەی ناوبراو بۆ پێداچوونەوەی دووبارە ڕەوانەی لەقی هاوشێوە کرا
مازیار تاتایی پارێزەری پەرهەمپەروەری ڕایگەیان سێمین داوای دادگاییکردنەوەی پەرهەمپەروەری لەلایەن لقی مامەڵەکە لە دیوانی باڵای وڵات پەسەند کراوە بە پێشێلکردنی فەرمانی دەرچوو هیوادارین کە لقی هاوشێوە ماوەی بەندکرانی و هاوڵاتیە کەم کاتەوە و لە زیندان ئازاد بکرێت جێگای ئاماژەیە کە پەرهەمپەروەری لە ڕەوتی شۆڕشی ژینا دەست بەسەر و سەرەتا بە ئەدام مەحکوم کرا بەڵام دواتر حکومەکەی لە دیوانی باڵای وڵات هەڵوەشێنرا و سزاکەی بۆ 15 ساڵ زیندان کە 10 ساڵی دوورخرانەوە بۆ شارستانی جەسک و 5 ساڵی تازیێری مەحکوم کرا ڕۆژی دەی خەزەڵوەری 1403 ئەو بەندکراوە سیاسە لە زیندانیا ڤینەوە بۆ زیندانی زاهیدان دوورخرایە هێرشی پێچەوانەی شەڕوانان بۆ سەر تیرۆریستانی سەر بە تورکیا لە کۆبانی شەوی دووشەمە 13 ڕەشەمەی 1403 هێزی کۆماندۆی سەر بە فەرماندەیی هێزەکانی سووریای دیموکراتیک هێرشی پێشەوانەیان کردە سەر چەکدارانی سەر بە دەوڵەتی تورکیا لە دەوروبەری بەنداوی تشرین و ناوچەیەکیان لە تیرۆریستان پاکردەوە بە وتەی فەرماندەیی هێزەکانی سووریای دیموکراتیک دەست لە هیچ هێزێک ناپارێزن و ئەمەدەن پەرپەچی هەموو مەترسیەکی زەمینی و ئاسمانی بدەنەوە لە ڕۆژانی ڕابردوودا تیرۆریستانی سەر بە دەوڵەتی تورکیا هێرشی فراوانیان بۆ سەر ناوچەکانی بەنداوی تشرین پردی قەرەقۆزاق و دێرحافز ئەنجامداوە شەوی ڕابردوو شەڕوانانی سووریای دیموکراتیک لە شەڕێکی قورسدا دەیان تیرۆریستیان کوشت و بەدەیان کەسیان بریندار و بەدیلگرت 58مین هەفتەی کارزاری نابۆ ئەدام لە زیندانەکانی ئێران بەیانی سێشەمە 14 ڕەشەمەی 1403 بەندکراوانی 38 زیندانی ئێران بۆ 58مین هەفتەی بەردەوام دژ بە ئەعدامی بەندکراوان لەلایەن کۆماری ئیسلامی مانیان لە خواردن گرت ڕۆژی ڕابردوو بەندکراوانی سیاسی زیندانی میاندوا و پەیوەست بە کارزاری سێشەمانەی نابۆ سێدارە بوون و ئەو کەمپینە ڕۆژ لە دوای ڕۆژ پەرە دەسێنێت هاوکات ڕێژەی ئەعدامی بەندکراوان لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە هەڵکشاوە و لە ماوەی هەفتەی ڕابردوودا بەلانی کەم 53 بەندکراو لە سێدارە دراون کە 24 کەسیشیان کورد بوون لەلایەکی دیکەوە ئەحمەد بوخارایی کۆمەڵناسی خەڵکی تاران ڕایگەیاندووە کە 7000 بەندکراو لە ڕیزی ئەعدامدان کە 54 کەسیان بەندکراوی سیاسی و ئەمنیەتی کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان ڕۆژی دووشەمە 13 ڕەشەمە کرێکارانی ڕەسمی نەوت شاغڵ لە ناوچەی ئەمەلیاتی دوورگەی لاوان بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە کرێکارانی ڕەسمی نەوت لە کۆبوونەوەکەیاندا خوازیاری وەلانانی سەقفی هەقدەست وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی گەڕانەوەی ئەو بڕەپارە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر هەقدەستەکانیان کەم کراوە دابینکردنی امکاناتی ڕەفاهی وەلانانی جیاوازی بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسونێلی نەوت و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون مانگرتنی کەشاوەرزان لە ئیسفەهان ڕۆژی دووشەمە 13 ڕەشەمەی 1403 کەشاوەرزانی ڕۆژهەڵاتی ئیسفەهان بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی هەقاوە جادەکانیان داخست بە پێوی دوایانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە کەشاوەرزانی ناڕازی هاوڕێ لەگەڵ تراکتۆرەکانیان جادەی سەرەکی ئیسفەهانیان داخستووە و بە وتنەوەی دروشم خوازیاری پێدانی هەقاوە بوون بە وتەی کەشاوەرزان پێشتر دەوڵەت بەڵێنی دابینکردنی هەقاوەی دابوو بەڵام ئاوی بۆ وزەخانە و کارخانەی فولاد دابین کردووە و بایەخی بە کەشاوەرزان نەداوە شایانی باسە کە ڕێژەی بارینی بەفر و باران لە زستانی ئەم ساڵدا بە ڕێژەی 50% کەمی کردووە و زۆربەی بەنداوەکانی ئێران کەمتر لە 30% ئاویان تێدایە داخرانی 41 کارگەی بەرهەمێنانی تراکتۆر و کۆمباین لە ئێران حسێن ساڵحی سەرۆکیەکێتی بەرهەمهێنەران و هەناردەکردنی ماشێنی کەشاوەرزی ئێران ڕایکەن 41 کارگەی بەرهەمێنانی تراکتۆر و کۆمباین داخراون و تەنیا 2 کارگە چالاکن بەوتێ و بەرپرسە دەوڵەتیە حکومەت بەڵێنی داوەوان بە بەهرەی 18% بۆ دووبارە کاراکردنەوەی کارگەکانی وەبەرهێنانی تراکتۆر و کۆمباین دابین بکات بەڵام هێشتا بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە و سەدان کرێکار بێکار و چاوەڕوانی گەڕانەوە بۆ سەرکارەکانیانن گرانی پارچەیە دەگی ئۆتۆمبیل و بەرزبوونەوەی نرخی دۆلار کاریگەری لەسەر وەبەرهێنان داناوە و بڕینی بەردەوامی کارە باش 45% کارگەکانی مایە پوچ کردووە هەرچەند ڕێژەی فرۆشتنی ماشێنی کەشاوەرزی بە ڕێژەیەکی بەرچاو دابەزیوە
بەڵام نرخی تراکتۆر و کۆمباین لە ساڵی 1403دا دووجار هەڵکشاوە و جوتیاران چیتر توانای کڕینی ماشێنی کەشاوەرزیان نەما. پلۆمکردنی 15یەکەی سەنفی لە خۆڕەم ئاوا و شاری ڕێی. ڕۆژی دووشەمە 13 ڕەشەمە 15یەکەی سەنفی لە شارەکانی خۆڕەم ئاوا و شاری ڕێی بە بیانووی ڕەچاونەکردنی یاسای مانگی ڕەمەزان لەلایەن ئیدارەی ماکنەوە داخرا. بە وتەی چالاکانی مەدەنی وێ ڕێکخراپی دۆخی ئابووری و مایە پوچبوونی زۆرێک لە کاسبکاران کۆماری کۆنەپەرستی ئیسلامی گوشاری بۆ دوکانداران هێناوە و تەنیا لە شاری خۆڕەم ئاوا 10یەکەی سەنفی و لە شاری ڕێی 5یەکەی سەنفی بە بیانووی ڕەچاونەکردنی یاساکانی حەجابی ئیجباری و ڕەمەزان داخراون. و دوایین هەواڵیشمان سەبارەتە بە هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر هێزەکانی تەحریر الشام لە سووریا. شەوی دووشەمە 13 ڕەشەمەی 1403 هەتاوی فڕۆکەکانی ئیسرائیل هێرشێکی چڕۆپڕیان کردە سەر کەناراوەکانی تەرتوس و لازقیە و بەدەیان تیرۆریستی تەحریر الشام لەو هێرشەدا کوژران. ڕۆژی ڕابردوو بنیامین ناتانیاهۆ ڕایگەیاندەبوو کە تیرۆر وەکو ڕابردوو نامێنێت. دوای بە چۆک داهێنانی حیزبوڵای لوبنان و لە ناوبردننی ئەرتەشی ئەسەد دەستمان درێژ کردەوە بۆ هاوپەیمانە دروزەکان و دۆستە کوردەکانمان لە سووریا و ڕێگە نادەین تیرۆریستانی سەر بە دەوڵەتی تورکیا هێرش بکەنە سەریان. ڕۆژی یەکشەمەش تیرۆریستانی بە ناوی ئەرتەشی میلی سووریا هێرشیان کردبووە سەر درۆزەکانی گەڕەکی جێرمنان لە دەوروبەری دیمەشق و شەڕێکی سەخت لە نێوان چەکدارانی سەر بە مەجلیسی نظامی درۆزەکان و تیرۆریستانی ئەحمەد شەرعدا ڕوویدا بوو. دەستگای هەواڵگری وڵاتی چینیش داوای لە بەرپرسانی دەوڵەتی نوێی سووریا کردووە کە چەکدارە بیانیەکان ڕادەسیە وڵاتە بکات و بە تایبەت دەوانەی لە بواری فڕۆکەی بێفڕۆکەواندا شارەزان. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.